خۆزگە لەگەڵتان بوومایە. اینجا سیرکە جەماعەت ئەو دادە سارە ئەوانیش هاتن. بەڵام سەگ و تەواو بوو؟ بچۆ بیکڕم. ئاسانە بێکێ بڵێ با بۆ بێنێ. سەیران بە ئینتەرنێت من بمەڕۆمەوە. ئێستا من چی بکەم؟ ئابڕۆکە بۆستا؟ ئەوم بیر چۆتەوە؟ ئێستا ئەتوانی باڵانسی نەورۆسفۆرجی بکڕی لە فاستپەی بە 22,000 سیمکارتیشی هەرزان کردووە. بیرت نەچێت ئەم ئۆفەرە تەنها لە فاستپەی بەردەستە، هەروەها سیمکارتیش لە 7,000 بوو بە 4,000 لەگەڵ 3 گیگابایتی ئینتەرنێت بە دیاری. بەخوا شتێکی چاکە، هەم هەرزانیشە و هەموو کاتێکیش بەردەستە. سڵاوتان لێبێت خۆشەویستان. ئەیوب سەلامی خوای لەسەر بێ یەکێک بوو لە پێغەمبەرەکان لە لای خودای گەورە و یەکێکە لە نەوەکانی ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێت و خاوەنی سامانێکی زۆر بوو و خوددا هەموو نیعمەتێکی پێبەخشی بوو لە ئاڵتۆن و مەڕ و ماڵات و کێڵگە و دار و میوە و زەوی. نەگوترێت لە ساڵی حەوران دەژیا لە شام، هەروەها ژمارێکی زۆر منداڵ و کەسوکاری باش و مڵکەتی هەبوو. ڕۆژێک لە ڕۆژان خودای گەورە تووشی بەڵاو تاقیکردنەوەی کرد، هەر بۆیە هەموو سامان و زەوی و مڵکەکەی لە دەستدا و تەنانەت هەموو منداڵەکانیشی بەڵاو نەخۆشی سەخت ژیانی لێسەندەوە. ئەیوب هیچ کەسێکی بۆ نەمایەوە جگە لە هاوسەرەکەی و دوو برەی. ڕۆژگار تێپەڕی و ئەیوب خۆڕاگر بوو و داوای پاداشی لە خودای گەورە دەکرد و هیواخواز بوو خودای گەورە ڕزقی بداتێ و قەرەبووی بۆ بکاتەوە. بەڵام خوای گەورە بەڵاکەی زیاد کرد، چەندین نەخۆشی پیسی بۆ نەر کە تەواوی هەموو جەستەی گرتەوە، برین و ئازار تەواوی جەستەی گرتەوە و شێوەی پێستی قێزەون بوو و خەڵکی لی دەترسا و کاتێک کە دەیانبینی ڕایان دەکرد. هیچ ئەندامێکی جەستی بە تەندروستی نەمایەوە جگە لە دڵ و زمانی. هەمیشە نزای دەکرد و یادی خودای دەکردەوە، سەرڕای هەموو ئەوەی بەسەری هاتبوو. نەخۆشیەکەی درێژی کێشە و بەو دۆخەوە بەردەوام بوو بە شێوەیەکی ئازاربەخش و نەخۆشی گوازراوە. هیچ کەس و هاوڕێیەکی نەمایەوە لەگەڵی دانیشن و قسەی لەگەڵدا بکەن و لە شارەکە دووریان خستەوە لە ترسی ئەوی نەخۆشیەکەیان بۆ بگوازێتەوە و دەگوترێت لە زبڵدانێکی دەرەوەی شارەکە فڕیاندا بوو. هەموو کەس دەستبەرداری بوون، تەنها هاوسەرەکەی لەگەڵی مایەوە. ئەو تاکە کەس بوو سۆز و بەزەیی بۆی هەبوو و دڵی بۆی دەلەرزی و هەموو ڕۆژ دەڕۆژ بۆ لای و خواردن و خواردنەوەی بۆ ئامادە دەکرد و لەگەڵی دەدوا و یارمەتی دەدا بۆ خۆپاکردنەوە و نەخۆشیەکەی بەڕادەیەک ماندووی کردبوو. پێویستی بە یەکێک بوو بۆ خۆپاکردنەوە و کەس یارمەتی نەدا جگە لە هاوسرە باشەکەی. باشیەکانی و بەزەیەکەی لە بیر نەکردبوو لەو کاتانەی کە دەوڵەمەند و بەهێز بوو و سەرڕای ئەوەی بەسەری هاتبوو. پێغەمبەر ئەیوب سەلامی خوای لەسەر بێت هیچ شتێکی نەدەگوت جگە لە ئارامگرتن و سوپاسی خوای باڵا دەست و دەگوترێ بۆ ماوەی 13 ساڵ بەو نەخۆشیە مایەوە و زۆربەی سەرگوزەشتەکانی لەسەر ئەوە ڕێک دەکەوتن کە 18 ساڵ بەو بەڵاو نەخۆشیە ماوەتەوە و هاوسەرەکەی بەزەی بە حاڵی داهاتوتەوە و پێی گوتووە ئەی ئەیوب لە خوای گەورە بپاڕێوە بە ئەم نەخۆشیە گەورەیەت لێ دوور بخاتەوە. لە وەڵامدا پێی وتبوو خودای گەورە دەیان ساڵ بە نیعمەت و دەوڵەمەندی ژیاندمی، ئایا چەند ساڵێک لەسەر بەڵاکی ئارام نەگرم؟ ماوەیەکی زۆر بەو دۆخە مایەوە تاوەکو هاوسەرەکەی لاواز و ماندوو بوو و پارەی پێنەما. پارەی لە خەڵکی وەردەگرت و خزمەتکاری دەکرد و خواردنی ئامادە دەکرد و شتی دەشۆرد. پاشان حەقەکەی وەردەگرت و خواردن و خواردنەوەی بۆ مێردەکەی دەکڕێ و دەڕۆژ بۆ لای و خۆڕاگر بوو لەسەر ئەوەی بەسەریان هاتبوو و لە دەستدانی منداڵ و سامانەکەیان و نەخۆشی مێردەکەی و سوکایەتی کردنی خەڵکی تا خودای گەورە لێی ڕازی بوو. حاڵی بەم شێوەیە مایەوە تا خەڵکی وەستان لە پێدانی کار و موچە پێی لە ترسی ئەوەی نەخۆشی ئەیوبی مێردی نەگوازێتەوە بۆیان. تاوای لێدەهات ئەویشان بەلاوە دەنا هەروەکو مێردەکەیان بەلاوەنا. هیچ سەرچاوەیەکی ڕزقی بۆ نەماوە لێی بخوات و بیداتە مێردەکەی. بەڵام پرسێکی درێژ و جوان و هۆنراوی هەبوو. فرۆشی بە هەندێک لە کسانی خانەدان لە بەرامبەر خواردنێکی باش و زۆر. پاشان ئەم خواردنەی لەگەڵ خۆی برد بۆ لای مێردەکەی. سەری سوڕما و لێی پرسی ئەمەد لەکوێ بوو؟ ئەویش پێی گوت کارم بۆ خەڵکی کردو و پێیانداوم. کاتێک کە بەیانی هات کەس کاری پێی نەکرد. تاڵەکانی تری فرۆش بۆ خواردن و خواردنەوەی زۆر بەتام و بردیەوە لەگەڵ خۆی. دووبارە سەری سوڕما و دیسانەوە دانی پێدانەنا و ئەیوب سوێندی خوارد کە لەو خواردنە نەخوا هەتا پێی نەڵێ لەکوێ هێناوێتی. تەنها ئەوەی لە دەزات کە سەرپۆشەکەی سەری لا بدات
کاتێک بینی سری تاشراوە خەمی بۆ خوارد و بێتاقەت بوو و لە دوعایەکدا وتی وأيوب إذ نادى ربه أني مسني الضر وأنت أرحم الراحمين و ئەیوب پێغەمبەر درودی خودای لەسەر بێ کاتێک لە خوددا پاڕایەوە کە من تووشی نەخۆشیەکی سەخت بوومە کە دەگوترێت 7 ساڵیان 18 ساڵ نەخۆش بووە و هەر تۆ خوایە لە هەموو بەڕەحم و سۆزەکان بەڕەحم و سۆز و میهرەبانتری وەزانەی ئیسلام ئەلبانی ڕایگەیاندووە کە پێغەمبەری خوددا ئەیوب سەلام و ڕەحمەتی خودای لەسەر بێ 18 ساڵ ئەو بەڵایی پێوە بووە خزم و بێگانە ڕەتیان دەکردەوە تەنها 2 پیا و لە براکانی نەبێ کە دێن بۆ لای و دەڕۆن ڕۆژێک یەکێک لەوان بە هاوڕێکانی وت خوا دەزانێ ئەیوب گوناهێکی کردووە و هیچ کەس لە هەردوو دنیا گوناهی وای نەکردبێ هاوڕەکەی پێی گوت ئەوە چییە؟ گوتی ماوەی 18 ساڵە خوای گەورە بەزەی پێدا نەهاتۆتەوە و بەڵاکی لەسەر لا نەداوە کاتێک سون بۆ لای ئەیوب پیاوەکە ئارامی نەگرت تا باسی کرد بۆی و قسەکانی هاوڕێکی گەیاندە ئەیوب سەلامی خوای لەسەر بێت ئەیوب گوتی نازانم چی دەڵێن ئەوە نەبێ کە خوای گەورە دەزانێت بەلای 2 پیاوە تێپەڕ بووم ناکۆکیان هەبوو ناوی خوایان ئەهێنا وەکو دەزانن لە کاتی ناکۆکیدا سوێن زۆر دەخورێت هاتمەوە بۆ ماڵ لە بری ئەوان کەفارەتی سوێندمدا چونکە پێم ناخۆش بوو ناوی خوددا لە شتێکدا بێت کە حەق نییە و هەروەها گوتی دواتر ڕۆژ تا دەست بە ئاو بگەێنێ کاتێک دەستی بە ئاو گەیاند هاوسەرەکەی دەستی دەگرێت تاوەکو دەگەڕێتەوە واتە تاوەکو دەتوانێت بگەڕێتەوە شوێنی خۆی و ڕۆژێکیان دەستی دەگرێت و دەیبا بۆ دەست بە ئاو گەیاندن و کاتێک دێتەوە دەڕوا خواردنی بۆ ئامادە دەکات و دوا دەکەوێت لێرەدا خودای گەورە ئیلهام بۆ ئەیوب دەنێرێت خوای گەورە پێی ئەفەرموێت اركض برجلك هذا مغتسل بارد گەورە فرمانی بە ئەیوب کرد کە بە قاسەکانی لە زەوی بدات دەست بەجێ ئەیوب قاسەکانی بەرز کردەوە و لە زەویدا زەویەکە تەقی و کانی و ئاوی ساردی لێهات خوای گەورە فرمانی پێکرد کە لێی بخواتەوە و خۆی پێ بشوات هەر شوێنێکی جستەی کە پاکی کردەوە ساڕێژ بوو تاوەکو خودای گەورە شفای هەموو نەخۆشی و ئازارەکەیدا و خوای گەورە بەڵاکی لێ دوورخستەوە هاوسەرەکەی چاوەڕی گەڕانەوەی بوو چاوەڕوانیەکەی زۆری خایەن بینی پیاوێکی سەلامەت و بەهێز لە دوورەوە بەرەو ڕووی دێت نەیناسیەوە و ڕۆژ بۆ لای کاتێک بینی پێیگوت ئەی خوا بتپارێزێ ئەو پێغەمبەری خوات بینیوە کە تووشی بەڵا بووە سوێن بە خوددا ئەگەر ڕاست بڵێم نەمبینیوە لە تۆ زیاتر لە کەس بچێت لە کاتی لەش ساغیدا وەڵامی دایەوە من ئەوەم هاوسەرەکەی باوەڕی بە چاوی خۆی نەدەکرد لە خۆشیدا دوای ئەو هەموو ساڵە لە ئازار و خەم و بەڵا خوای گەورە ڕەحمی پێکرد و شفای بۆ نارد و تەندروستی بۆ گەڕاندەوە و لەش ساغی پێبەخشی و دەگوترێت کە ئەیوب 2 کێڵگەی هەبووە کێڵگەیەکی گەنم و کێڵگەیەکی جۆ خوای گەورە 2 هەوری نار لەسەر کێڵگەکەی گەنمەکە ئاڵتۆنی دەباران هەتا پڕی کرد و ئەوەی تریشانی لەسەر کێڵگەی جۆکە داباران هەتا پڕ بوو لە زیو بەم شێوەیە خودای گەورە پارە و دەوڵەمەندێکی بۆ ئەیوب گەڕاندەوە گەڕایەوە بۆ ڕۆژانی پێشوو پێش نەخۆشی و بەڵاکەی خوای گەورە فەرمووی فاستجبنا له فكشفنا ما به من ضر وآتيناه أهله ومثلهم معهم رحمة من عندنا وذكرى للعابدين لأبي هريرة دەگێڕنەوە کە پێغەمبەر درودی خودای لەسەر بێت فەرموویەتی کاتێک خوای گەورە شفای بۆ ئەیوب نارد سەلامی خودای لێبێت کولەی ئاڵتۆنی بەسەردا باراند وای لێ هات کە بەدەست هەڵی بگرێت و بیخاتە جلەکانیەوە پێی گوترا ئەیوب تێر نەبوویت لە وەڵامدا گوتی خوایە ئەیکێ تێر دەبێت لە ڕەحمەتی تۆ و ئەو وتەی کە خوای گەورە فەرمووی و دەگوترێت کە خودای گەورە قەرەبووی هەموو ئەو شتانەی بۆ کردوتەوە کە لە دەستی چووە کە لە دنیا و لە قیامەتیشدا یەکی خستنەوە و دەگەێڕنەوە کە خودای گەورە گەنجی بۆ هاوسەرەکەی گەڕاندۆتەوە و تەمەنی درێژ کردووە و 26 منداڵی لێ بووە خودای گەورە دەفەرموێت ووهبنا له أهله ومثلهم معهم رحمة منا وذكرى لأولي الألباب واتە ئەوسا هەموو کەس و کاریمان پێبەخشی و ئەوەندەی تریش ئەوە ڕەحمەت و میهرەبانی تایبەتی بوو لەلایەن ئێمەوە یادەوەریش بۆ هەموو خاوەن بیر و هۆشەکان بەم زۆرە گەیشتینە کۆتایی بابەتی ئەمڕۆمان ئەگەر بابەتەکەتان بەدڵ بوو ئەوە لایکی ڤیدۆکە بکەن و شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و سبسکرایبی کەناڵەکەش لە یاد مەکەن بۆ ئەوەی هەمیشە بە چێشترین بابەتەکانتان پێ بگات تا ڤیدۆیەکی تر خواتان لەگەڵ
خۆزگە لەگەڵتان بوومایە. اینجا سیکە جماعەت ئەو دادە سارەوانیش هاتن. باڵانسەکە و تەواو بوو؟ ئێبچۆ بیکڕم. ئاسانە بێکێ بڵێ با بۆ بێنێ. سەیران بە ئینتەرنێت من بمەڕۆمەوە. ئێستا من چی بکەم؟ ئابڕ تەبۆستان؟ ئەوم بیر چۆتەوە؟ ئێستا ئەتوانی باڵانسی نەورۆسفۆرجی بکڕی لە فاستپەی بە 22,000 سیمکارتیشی هەرزان کردووە. بیرت نەچێت ئەم ئۆفرە تەنها لە فاستپەی بەردەستە هەروەها سیمکارتیش لە 7,000 بوو بە 4,000 لەگەڵ 3 گیگابایتی ئینتەرنێت بە دیاری. بەخوا شتێکی چاکە هەم هەرزانیشە و هەموو کاتێکیش بەردەستە.